زۆر بەداخەوە کە ڕاگەیاندنەکان مانۆک و پێویست زۆر جار یعنی ئێستا زۆر بەداخەوەی لەم جارێکتر پێش ڕاپەڕین لە کاتی ئەو ڕژێمە قەمعیە گۆڕ بە گۆڕەیە هەموو نەورۆزێک هونەرمەندانی ئێرێ بر بۆ دوهۆک ئێرێ دوهۆکی هێنا بۆ هەولێر ئێمێ بر بۆ هەولێر ڕۆژێک کاخایرە باسیەوەمان کاخایە جەلال لەوان نشایەتیەوە بە ئەو سەدامی کە دوژمنی کوردو هەموو هونەرمەندانی تا ئێستا ئێرە لە سایی ئەم دەسەڵاتی خۆمانەکە وڵاتمان ئازادە هەتا ئێستا ئێمە کۆمەڵی هونەری میلی بۆ یەک فستیڤاڵ نەچوون بە هەولێر نە هونەرمەندانی هەولێر بەتەواوی ناسین نە هی دووەک بەتەواوی ناسین نە دووەک ئێمان ناسن نە ئێمە کاکبرانی مفتی جادە بەعزێتان بە خزمەتی گەیشتون ئەوەیە کارەسات بەڵام هەمومان بەشان کەناڵەکان کازم ساهێر و چێ و چێ و چێ و هەرچی گۆرانی وێژی عەرەبی شروجیە جارە ماوە باش بۆ ئێستا کەناڵەکان تۆزێکەوەیان بەڕاستی تۆزە عیلاج کردووە کاتێوەیە گوێبیستی خۆی ئەگەر بتێ چەند گۆرانی پێشکەش پیلەوانە هونەرمەندەکان شایەتیەوە بن ئەبێ بەلایانی کەمەوە 5-6 ژەنیاری موزیک بەشدار بن بەڵام ماشەڵڵا لە لێهاتووی ئەم دوو کەسە کاتوان نەمڕۆ ئەو هونەرمەندە خۆشەویستانی کە ڕێزی خۆیان نیشاندا کەوان شتوان ڕێزە و بنێن بدیارە بە بەهرەکانیان بە گۆرانیەکانیان سەرەتا داوا لە هونەرمەندی خۆشەویست و ناوداری گەلەکەمان یاک میکایل دەکەم کە بەشدار بێ لەگەڵمانە دڵنیاشم لە تواناکانی ئەو دوو